هاوڕێیان ماندوو نەبن لە کاروبارەی ڕۆژانە و پێشمەرگانەتان. ئەمڕۆ چوارشەمبە 20 مردادی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 11 ئاگوستی 2021 زاینی. هەروەک ئاگادارن پێشتر لە جەلسەیەکی تری تەشکیلاتی هاوڕێی دەبێرخانە بە ئیتلاعی گەیاندن کە لەمە بەدووە جەلساتی سیاسی و تەشکیلاتی مانگانە هەوڵەدەن بە شێوەی منەزەم لە سەتحی ئوردوگا بەڕێوەبەرن. بەشی سیاسیەکەی کە هاوڕێیانی کمیتە ڕاهبەری ئیرائەیەدەن، بەشی تەشکیلاتیش خودی هاوڕێی دەبێرخانە سعیەکات بە شێوەی ڕوتین هەرمان جارێک یا بەپێی پێویست بەڕێوەی بەرێت. ئەمڕۆ جەلسەی سیاسی لەلایەن کمیتەی ڕاهبەریەوە کە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە بەڕێوەیەبات لەسەر هەڵسەنگاندنی ئەوزاعی سیاسی ئێران و کوردستان و ئەولەویەتەکانی ئێمە و وەزیفەکان هەروەکوتم هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە بەڕێوەیەبات. ڕەواڵی جەلسەکە ئاوا بێت کە پێشتر قسە و باسەکە لەلایەن و ڕفیقەمانەوەی ڕائادرێ، پاشان ڕفیقەکان هەر پرسیارێکیان هەبێت ئەتوانن مەکتوب بیگەێنە نەدەست ئێمە، وەرەقە هەیە خوتکاریشیان داناوە، ڕفیقەکان ئەتوانن یادداشتی بکەن. پاشان هاوڕێ ئیبراهیم لە بەشی دووهەم کە دوای پاوسە بێت هەوڵەدات وەڵام بە پرسیارەکان بداتەوە. ئەگەر کاتمە بە پێشنهادی هاوڕێی دەبێرخانە ئەگەر کاتمە بۆ ڕفیقەکان ویستیان لە بارێکی یا لە بوارێکی تایبەت خۆیان ئیزهار نەزەر بکەن، ئەو کات شاید کات ببێ بە تیادا لە ڕفیقەکان، بەڵام ئەوە قەولێەوە نادەین، تەنیا ئەتوانین بە جواب بە پرسیارەکان بدەینەوە. ئاگادارن کە ماوەیەک لەوە پێش پلۆنۆمی نۆی کمیتەی مرکزی کۆمەڵە بەڕێوەچوو، هەم بە شێوەی مەکتوب، هەم لە ڕێگای مێدیاکانی کۆمەڵەوە، هەم لە ڕێگای ئۆرگانەکانەوە بەحسی لەسەر کرا، تاوتوێ کرا و ئەو شتانەی کە لە ناو گزارشەکەیە هاتبوو باسی لێکرا. ئەم باسانەی ئەمڕۆژ لە درێژەی هەمان باسەکانی پلۆنۆمایە کە هاوڕێ ئیبراهیم ئیرائەیەدا. کاک سیبراهیم فەرموویە. هاوڕێیان ێوارەتان باش. ئەو بەحسەی کە من ئێستا خەریکم پێشکەشتانی دەکەم هەروەکو ئەو هاوڕێشمان باسی کرد، لە ناوەڕۆکی خۆیدا شتگەلێکی نەکوتراوە نەبیستراو نییە. ئێوە هەمووتان مەسایلی سیاسی ڕۆژ خۆتان تاقیب دەکەن، بێزگەلەوانە لە هەڵوێست و بۆچوونەکانی ڕاهبەری کۆمەڵەش ئاگادارن و بەعلاوە بە سۆتی نووسراوە و مساحەبە و ئەشکالی زۆرە زۆریش لەگەڵەوە باس کراوە. بەڵام من هەوڵ دەدەم لەو فرسەتەی کە هەمانە بە گردوکۆیی کۆبەندیەک لەو بەحسانە تان عەرز بکەم کە شاید بکەڵی بێت. ئەو میحۆرانەی کە من دەوێت لەسەریان بدوم لەو فاسلی 45 دقیقەیە وەڵی جەلسەکەدا بریتین لەوەی کە وەزعی سیاسی خودی ئێران، وەزعی جمهوری ئیسلامی لە چ حاڵێکدایە، ئەمە محوەری ئەوەڵی دەبێت. دوای ئەوە باسی ئەوە دەکەین کە جمهوری ئیسلامی چ زەرفیەتگەلێکی هەیە بۆ بەڕێوەڕووبوونەوە دەگەڵ ئەو وەزعیەتە، چ توانایی هایەیە لە کۆتا مودەتدا، چ توانایی گەلێکی هەیە بۆ ئەوی کە بتوانێت ئەو بحرانانەی کە بەسەریدایە و من لێرە باسی دەکەمەوانە کۆنتڕۆڵکە و چ بێتواناییەکی هەیە لە چ بوون بەستایەکدا هەیە. ینی باسی زەرفیەتەکانی کۆماری ئیسلامی بۆ بەقا. خاڵی سێهەم کە دەمێت قسەی لێ بکەم مەسەلەی ئالتەرناتیوە، ینی لە واقعدا چه ئیمکاناتێک هەیە بۆ شکلگرتنی نەوعێک لە جێنشینی یا بەدیل بۆ ئەو ڕژیمە. لە کورتماوەدا چه ئیمکاناتێک هەیە، لە درێژماوەدا چه ئیمکاناتێک هەیە، لە چ شەرایطێکدا کام ئالتەرناتیو یا کام بەدیل ئیمکانی ئەوەیان هەیە بێنە سەرکار. ئێمە دەبێت لەوارەی ئەوانەوە بەرچاوڕوونیمان هەبێت. و پاشان باسی ئەوە دەکەین کە وەزایفی ئێمە چییە، لەو شەرایطەدا ئێمە دەبێت چ بکەین، لە ئاستی ئێراندا دەبێت چ بکەین، لە ئاستی کوردستاندا دەبێت چ بکەین. خۆ دەشزانن ئەو میحۆرانە هەمووی بەحسی زۆر هەڵدەگرێ. من
لەوانەیە نتوانم هەمویان حەقی مەطلب لە موردی هەموویدا ئەدا بکەم بەڵام هەوڵ دەدەم هیچ نەبێ تا ئەو جێگایی کە بە وەزایف و ئەولەویەت و کاروباری خۆمان مەربوط دەبێ ئەوانە هەمووی باس بکەم ئەگەر پێویست بوو لە جەلسەیەکی دیکەدا بە وردتر دێنە سەر ئەولەویەتەکانمان لە کوردستان وەزایفمان لە کوردستان چونکەوە بەتایبەت بە هەمومان مەربوطە ئەهمیەتیە بەڵام لێرە لانیکەم لەم چوارچێوەدا سەرخەتەکانی باز دەکەین. ئێستا سەرەتا بابچینە سەر ئەو محوەری ئەوەڵ کە عیبارەتە لە وەزعی کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی لە بوحراندایە ئەوە هەموو کەس دەیڵێ و هەمیشە کتوبانە ساڵهای ساڵا ئێمە دەڵێن کۆماری ئیسلامی دەگەڵ کۆمەڵێک بوحران دەست و پەنجەی نەرم کردو بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ لە دەیبینین و لە گۆڕەدایە ئەمانە بێسلا ئەبەر بوحرانن یعنی بوحرانی زۆر شەدیدن یعنی بوحرانهایەک نین لە نەوعی ئەوانەی ڕابردوو مثلەن بۆ نمونە ئێمە هەمیشە کتومانە بوحرانی اقتصادی هەیە بەڵام ئێستا بوحرانی اقتصادیەکەی لا علاجە ینی هیچ نەبێ هیچ خۆیان هیچ ڕێگاچارەیەکیان بۆ علاجی و بوحرانە نییە و هیچیشی قابلی ئەوە نییە کە لە کورتماوەدا دووبڕان بێتەوە مەسەلەن ساختارهای اقتصادی ئەو وڵاتە وێران بووە چ دەکەی دەگەڵەوەی کە مەسەلەن سەرچاوەکانی ئاو خەریکن تەواو دەبن ئەو لەکوێ پەیدا دەکات ئەو مەسەلەن سەدی گەتوەندی لێداوە کە هەزاران تۆن خوێی خسوتە ناو ئاو بە دەشتی خوزستاندا بڵاوی کردوێتەوە ئەوە چۆن عیلاج دەکات لە کورتماوەدا چۆن عیلاج دەکات حتا ئەگەر سەدەکەش وێران کە ئەگەر ئاوەکەش بەرداتەوە هەر وێرانی زۆرتر بەباردێنێ یا مەسەلەن بەرق کەمە لە ئێران و دەزان چەند ساڵی توولکێشا شاید 45 ساڵی توولکێشا تا ئەوان توانیان نیروگای بەرقی بوشێر ئەتۆمی بوشێر بخەنە کار ئێستا مەسەلەن لە کار کەوتووە یا جارجار بەشێکی کار دەکات زۆربەی کار ناکات تابیان هەوێ ئەوانە بوو ئەوە ببوژێنەوە یەک مەسەلەن کارخانەی بەرق یەک نیروگای بەرقی بیانەوە دروستکەن ساڵهای وەخت دەوێ بۆ دروستکردنی و پاشان بوونیەکی اقتصادی بەهێزی دەوێت یا مەسەلەن بەندەرگاکان هەمووی سکلەکانیان وێران وە کەشتی دێت مودەتهای توولانی منتەزیر دەبێت بۆ بارگیری جادەکان وێرانن جادەکان وێرانن ڕۆژێ ئەو هەموو تەسادفاتە ڕوودەدات دەبێت جادە سازی بکرێن ڕاهەن بە ئەندازەی پێویست نییە ئەوە مەسەلەن چ دەکەن دەگەڵ ئەو هەموو نیازەی کە جەمعیەتێکی 82 میلیۆنی و بازارێکی گەورەی اقتصادی بە حەمل و نەقل و بە ارتباطاتی لەو نوعهەیەتی گەلێک لەو شتانە کە ساختاری ئابوورین و پایەی اقتصادی وڵاتێک پێک دێنن ئەوانە ژینگە لە هەموو شتێک مهمتر ژینگە خەریکە وێران دەبێت جەنگەڵەکان دەسووتێن تاڵاوەکان وشک دەبن چی خولاسە تەبیعەتە کە دەتوانێت کۆمەک بکات بە تەولید و بە باشترکردنی ژیان وانە هەمویان لەو ماوەی 2 ساڵ 3 ساڵی حکوومەتیاندا وێران کردو ئەوانە بوحرانهایەکن کە لەم چەند ساڵی ئەخیردا بە تایبەت زۆر شەدید بوونەوە بۆیە دەڵم کە مەسەلەکەیان لە واقعدا بوحرانی اقتصادی لە نەوعی پێشوو نییە نەوعی پێشووی کارخانەکان تعتیل دەبوون کرێکار بێکار دەبوو خۆ فکر لەوە دەکراوە کە خۆ ممکنە اقتصاد ببوژێتەوە وردە وردە مەسەلەن سەرمایە خارجی ڕووبکاتە ئێران سەرمایە داخلی بکەوێتە کار اشتغال ایجاد بێ کار ایجاد بێ ئەو تۆزە ئومێد بوو بەوە بەڵام ئێستا ئەوانش وردە خەریکە ئەو ئیمکانش خەریکە کوێر دەبێتەوە قەتەعاتی یەدەچی کارخانەزاتی ئێران وها کۆن و فەرسوودە بوون کە لە هیچ ئەمبارێکی هیچ وڵاتێکی ئوروپایی وڵاتی پێشکەوتی سەنعەتی پەیدا نابن ئەسڵان ئەسڵ نەوسازیان ئەرزشی نییە ئەگەر بیان هەوێت دووبارە بکەونەوە کار دەبێت کولی کارخانەکە لەگەڵ ئەرز تەختکەن یعنی حتا ساختمانەکانشی بەکار نایە نەکە ماشینالاتی ساختمانشی بەکار نایە چونکە نوعی تەولیدەکە گۆڕاوە جۆری تەولیدی ئەوەی کە بۆ بازار پێویستە و هەموو ڕۆژێ دێتە گۆڕە تەناسوبی نییە دەگەڵ ئەو بناغەیە کە بۆ کارخانەی مەسەلە ئۆتۆمۆبیل سازی فەرزکە ئیران خودرۆ و یا مەسەلەن ئەوانی دیکە دانرا یا شتەکانی دیکە کارخانەکانی پارچە بافی ئێران هەمووی ینی پارچە بافی ئێران کولەن وەرشکست بووە لە حاڵێکدا وەختێک بوو کە ئێران گوڵی سەرتۆپی تەولیدی پارچە بوو لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانە هەموو لە کار کەوتون
ئەمە بۆیە دەڵم ئەمانە تەغیرە ئەو بۆی کە باسی دەکەین بحران ئەم بحرانە تەغیراتێکی کەمی تغییراتی وردە بوون کە ئێستا تەقیوەتەوە یعنی بۆتە تەغیرێکی کەیفی و کولی اقتصادی ئەو وڵاتی وا وێران کردووە قەرەبوو ناکرێتەوە بێزگە لە هەمووی ئەوانە خۆی سیستمەکەشیان سیستمێکی گەندەڵە ئەگەر مثلەن لە سەرەتای هاتنە سەرکار بسەر قشرێکی ئینسانی لایەنگری خۆیان بەخبیست لە ئارمانخای ئیسلامی ئەو نوعشتانیان بوو گەندەڵ نەبوون و پاکبوون وانە ئەرزش بوو بۆیان ئێستا ئەو دەورەش نەماوە ئەو دەورەش نەماوە بچاپێکە هەر کەسە هەوڵ دەدا بەشی خۆی کرێنیە و ئەو سیستمە ئیداریە بێ ئەندازە وردە کارایی هەموو کارایکی خۆی لەدەست داوە لەسەر ئەساسی ئەو سیستمی ئیداری و دەوڵەتی کە هەیەە نەوسازیشان بۆ ناکرێت وها گەندەڵ بۆ وها تێکڵا غەرق بۆ لە گەندەڵیدا ئەوەشی بۆ ناکرێت بۆیە جمهوری ئیسلامی بەڕاستی تووشی بۆ دەڵم لە لەحاڵ اقتصادی و تووشی بحرانێکی زۆر کەیفی جیاواز لە چاو ڕابردوو بوو ئەوە تەنیا ادعایەکی ئۆپۆزیسیۆنی ئەمە نییە کە هەمیشە خەونی وەکو کوردەواری دەڵێ خەونی گولی بە دوژمنانمانەوە دەبینین ئەوە نییە ئەوە واقعیەتی عینیە کە هەموو کارشناسێکی بێلایەنیش باسی دەکات صفحاتی تۆڕە کۆمەڵایەتیەکانی جیهانی پڕ کردو خاڵێکی دیکە کە دیسان دەتوانم بڵم لە نەوعی بحرانەکانی پێشوو نییە بحرانی مەشروعیەتی ڕێژیمە یعنی جاران ڕێژیم بە هەرحاڵ هەوڵی دەدا بە هەر جۆرێک بوو لە دوی خوردادی 76 خەڵکی ناخیابان دوای دەورەیش کە بەبوونەی دووار هەر بەبوونەی وعدەی ئیسلاحاتەوە هێنایان دوایە بەبوونەی هەڵبژاردننی بەنی بەدوبەتەر عدێکیان هێنا بەڕاست 30% 50 لەو حەدانەدا خەڵکیان دەهێنا سەر پای سندوقی دەنگدان و بەپێی ئەوە ئیدعای مەشروعیەتیان دەکرد دیان کو دێمە حکوومەتی ئەو خەڵکەین ئەو نێ ڕێیان پێداویت ئەو بە هەر تەغەلوێ بە هەر شکڵی و بەڵام دەیانتوانی ئەو ئیدعایە بکەن ئێستا فەرقەکەنەوەدا ئێستا ناتوانەوە ئیدعایەش بکەن یعنی ئێستا ئیدعاکردنەکەشی یان وەلا ناوە ئێستا دەڵێن مەسەلەن ئێمە شەرعیەتی خۆمان لە خوا وەردەگرین لە ئاسمان لە شەرعی ئیسلام لەوانە وەردەگرین خەڵک عوام الناس دەما کوت پێشتر مستەضعفین ئەسڵەن ئەوان منزورمان ئەوە نییە منزورمان نخبەکانی جامعە بۆ منزورمان ڕەهبەرانی ئاینی بۆ هەموو لە هەموو شتێکی پاشگەز بوونەوە و ئەوەی کە مەسەلەن وەختی خۆی خۆمەنی دەکوت میزان ڕەئی مەردومەس ئەوەش نەماوە یعنی لەمێ بڵم بحرانی مەشروعیەت لە نەتیجەی چوونە ژێر پرسیاری جددی حاکمیەتی ئەو ڕێژیمە ئەوەش بحرانێکی جددیە تووشی بحرانی ئیدئۆلۆژیکن هەرچی دەیکەن بە دلیلی نیازهای واقعی کە هەیەە دەگەڵ بنەماکانی دینی ئیسلام نایەتەوە هیچ کامیان نایەتەوە لە ئیسلامدا موسیقی حرامە لە ئیسلامدا تاڵی پرچی ژەن دەستکەوێ دەرکەوێ ئیمانی زایە دەبێت لە ئیسلامدا دەبێت نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و هەموو بەڕێوەبرین فلانە لەجێ خۆی بێ لە ئیسلامدا دەبێت دزی نەکەی دزی حرامە مالیکیەت نابێت تعرضی پێ بکەی لە هیدایەکەوە بۆ بزانە لێرە مەسەلەن چ دەگوزارە لە ئێرانی جوانی ئێرانی 90% سەر بە هیچ فەردێکی خوادانادا لە حاڵیدا ئەوان 42 ساڵە خەریکن بچل حەدیث و بە ئاموزشی قورئان و ناردنی مەلا و ئاخوند بۆ مدرسەکان و تێکەڵاوکردنی حەوزە و دانشگا و 1001 فوتوفەندی دیکەی لەو نۆعە هەوڵ دەدەن ئەو خەڵکە و ئیمانەی بمێنێ بەڵام ئەو ئیمانەش نەماوە ینی تعدادێکی مەحدود نەبێ خەڵک ناڵم هەر نییە بەڵام لە جەمعیەتی ئەو جەمعیەتەی کە مەسەلەن ساڵی 57 بۆ بە فەرمانی خومینی و بۆ دیفاع لە حکوومەتی ئیسلامی چوونە پای دنگدان هەر چەند دەرسەدی بوو بن ئەستا ئەوانە خەبەرێک نییە لە هەموو زەمینەیەکدا مەسەلەن بانکداریان حرام دەزانی سندوقی خەزول حەسەنیان دانا ئەسابوونە گەورەترین سوودخۆران و ڕباخارانی دنیا لەو لە حەزانەوە یعنی شتێک نەماوە بە ناوی ئەوەی کە ئیدئۆلۆژی ئیسلامی پێدەڵێن تەنیا شتێکە بوویان ئەویش ئەوە بوو کە دژی ئەمریکان ئەمپریالیزمی ئەمریکا و سەهیۆنیزمی جیهانی و دژ بەوانان ئەوە بۆ ئەوەش ئەوە خەریکن ژێر بەژێر باسی دەکەی ناچارن بسازێن
و ناچارن امتیاز بدەن و ناچارن لەو دروشمانیان کەم بکەنەوە تەنیا شتێک بۆ هویەتیان بووماوەتەوە ئەو دراتی لەگەڵ بە قەولی خوان استیکباری جیهانیە کە ئەویش نەبە ناچار وردە وردە دەبێ وەلا بنێ دەبێ بڵم بحرانی ئیدۆلۆژیشیان لە نەوعی داران نییە مزگە لەوانە لە ڕابطی خارجیشیاندا تووشی بحرانن ئێستا ینی هەموو فشارەکانی دنیا لە سەریان کۆبووتەوە و بەتایبەت مەسەلەن بڵێن ئەگەر ئەمریکا و ئوروپا سەری سازشیان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی بدلیل منافع که دوای باسی دکم دولتانی منطقه منافع واقعیان هست عربستان، امارات، پاکستان، دوای سبین افغانستان، عراق وڵاتانی دەوروبەر هەموو ئەوانە حاضر نین سەهمی خۆیان لە دابەشکردنی کاری خاوەنمیانە بدەن بە جمهوری ئیسلامی ئەوانش هەموو نەیارین و وردە وردە لێی هەڵگەڕاونەوە مەسەلەن فەرزکە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان جمهوری ئیسلامی لە عێراق خەڵک سڵاواتی لە دیداری جمهوری ئیسلامی لەدەدا ئێستا عەکسەکانی خومینی و خامنەئی دەنێنە ژێرپەیان خەڵک لە دژیان ڕاپەڕیون لە لوبنان لە دژیان ڕاپەڕیون هەر لە ئێستاوە لە ئەفغانستان خەڵک وحشەت دەکات لەوەی کە تالبانێکی دیکە لە نەوعی جمهوری ئیسلامی بێتە سەرکار دەمەوێت بڵێم کە لە ڕابطی خارجیشیاندا تووشی بوونبەستا و بحرانایەکی جددی بەڵام دایکی هەموو ئەو بحرانانە و لە هەمووان مهمتر مەسەلەی ڕاپەڕین و سەرهەڵدانی زەماوەرە و تۆ تەماشا دەکەی ئێستا ئەو سەرهەڵدان و حرەکاتی ئەترازیە لە نەوعی ئەوەی ڕابردوو نییە حتا لە نەوعی 96 و 98 نییە لە 96 و 98 یعنی ئابانی 98 و دەیمانگی 96 کوڵ و کۆیەک بوو هەڵسوو و دوای دامرکاوە بەخێرا توانیان دوای چەند ڕۆژ سەرکوبی کەن بەڵام ئێستا وەزع جۆرێکی دیکەیە تا مەسەن تا ساڵێک لەوە پێشیش چی ماگرتنی کرێکاری بوو زۆربەی زۆریان هەر مەحەلی بوون لەم کارخانە بۆ کارخانە هەمزەمان نەبوون هەماهنگ نەبوون داخوازیەکانیان سەرتا بەعزن سەرتاسەری نەبوو بەڵام ئێستا تەماشاکەی وان نییە ئێستا 100,000 کارگەری نەوت یەکجێ پترۆشیمی و نەوت و گاز و ئەمانە کارگەری پەیمانی دێنە دەست دەکەن بە ئێحتساب دەکەن وە کارگای ڕاهەن سەرتاسەری ئەحتساب دەکەن ئێستا بەسەر ڕاندەکانی کامیۆن سەرتاسەری ئەحتساب دەکەن معلیمان سەرتاسەری ئەحتساب دەکەن بازنشستەکان سەرتاسەری ئەحتساب دەکەن هەموو ئەو مثلا جۆگەڕە وردە وردانە خەریکە یەک دەگرێتەوە و تێکەڵ دەبێتەوە ئەوە جمهوری ئیسلامی خستۆتە ژێر فشارێکی کوشەندە بەڕاستی لە هەموو لە حازێکەوە کە هیچ چارەیەکی وە ناکرێت دەگەڵی ئەگەر مەسەلەن خۆی ئامادە دەکات دەزانێت بنزین گرانکە ئەم شەو خەڵک دێدە خیابان دوسێ ڕۆژێک لە خیابان دەبن هێزەکانی کۆ دەکاتەوە دەست بە ماشەڕایان دەگرێ دوای سەرکوبی دەکات ئێستا نازانێت لەکوێ سەرهەڵ دەدا ئەمڕۆ خوزستانە سبەینی ئازەربایجانە دووسبەی تارانە هەر ڕۆژە لە جێگایەک سەر هەڵدەدا و ئەوە لە خۆڕانیە وا ڕوو دەدا ئەوە جۆرێک لە ئاگاهی و جۆرێک لە وشیاریە کە لە ناو خەڵکە بە شێوەیەکی خود بە خودیش بووە شکلی گرتووە پەیدا بووە کە خەڵک دەزانێت چ بکە بۆ ئەوەی کە هێزی دوژمن زەمینگیرکە بۆ ئەوەی کە هەموو توانایەکانی یەکجێ خەسار نەکا ڕاستە ئەوە ممکنە هێشتا ئەوەڵیە بێ هێشتا جارێ ئەو تەکاملی پێویست نەگەیشت بێ بەڵام واقعیەوەیە شتێکی نوێیە لانی لە تاریخی حیاتی جمهوری ئیسلامیدا ئەلەو نوعی نەدیوە و پاشانی وردە وردە دیاردەی تازە پەیدا دەبێت ئەویش ڕێکخراوە تەشەکولە یعنی تۆ مەسەلەن بۆ یەکەم جار ئێمە شاهیدی ئەوەین کرێکارانی نەوت کە ئێعتساب دەکەن شوڕای ڕەهبەری خۆیان دروست دەکەن شوڕای ڕەهبەری مەرکەزێکی غەیبی نییە خۆی شار بێتەوە بە دزی بە ناو نیشان معلومن چێن و دەچن لێرە و لەوێ کرێکاران تەوجیه دەکەن و تەسمیم دەگرن خۆیان تەسمیم دەگرن ئەو بەشە لە کرێکاران با بچنەوە سەرکار ئەوەندە امتیاز وەریان گرتو جارێ فعلەن بەوە قەناعەت دەکەین تا بتوانین فرسەتیشکە بەدەست بێین بۆ بەشێکیان ئەو بەشەتان جارەی ئیدامەی بدەن ئەوە کافینی ئەوە هەموو ڕۆژێ لەو بارەوە قسە دەکەن و وردە وردە جۆرێک ینی لە ڕەحبەری محەلی خەریکە شکل دەگرێت ئەوە سازمانهای سیاسی دانیشتووی خارجی کشور و دەرەوە وڵاتی نین کە ئەو دەورە پەیدا دەکەنەوە خودی خەڵکەکەیە کرێکارانە بانشستەکانە معلیمانە کە ئەوانە بە نێو نیشانی خۆیان دێنە مەیدان دەگیرن بەڵێ دەگیرن دەستە زیندان بەڵێ دەستە زیندان دێنە دەرێت دووبارە لە زەمینەی مافی مرۆڤ و حقوقی بەشەردا
تۆ دەزانی هەموو ڕۆژە مەسەلەن ژنێکی تێکۆ شار هەموو ڕۆژە پێشڕەوێکی هونەرمەندێکی پێشڕە و هەمووانە دیانگرن لەسەر زیندان چەند ساڵە زیندانیان دەکەن دووبارە دێنە دەرێ ئەوان لە زیندان عێدێشکە جگەیان دەگرنەوە ئەوان دێنە دەرێ دووبارە کۆڵ نادەن دەست پێ دەکەنەوە ئەوە زۆر دیاردێکی تازەیە نیو ئەو کۆڵنەدەریە هەتا لەو زەمینەدا کە پەیدا بووە ئەمانە هەموو بە ئێمە دەڵێ لە پاڵ ئەو بحرانانەی کە باسمان کرد کە هەمووی ئەبەر بحرانن بحرانی زۆر گەورن ئەمەش لە هەمویان گەورەترە ئەم بحرانی ئەم دەمە بحرانی سەرهەڵدان و خەبات و شی جەماوەریە بەشی زۆری لە قوڵایی کۆمەلگاوەیە یعنی ئێنەرژی زۆر ئەسلەکەی خۆی لەوێ وەردەگرێ ناڵم ئەخشار و تەبقاتی دیکەش لە جامە ناڕازینەوە معلومە بەڵام ئەوە معلومە کە داخوازی ئەسلیان نانە کارە بێئەنواییە هەژاریە ئەمانەیە لە محلاتی فەقیرنشین هێز وەردەگرێت لە کرێکارانی کارخانەزاد لە کرێکارانی بێکار لەوانە هێز وەردەگرێت و ئەوە خۆی دیاردەیەکی تازەیە کە نا جمهوری ئیسلامی توانای وەڵامدانەوەیەکی ئەساسی پێی هەیە نە حتا ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی زۆر بەیان غێری هێزی چەپ نەبێت بڕۆژەوە بەرنامەیەکیان بۆ ئەوانە هەیە و ئەوە نیشان دەدا کە ئەو کەسانەی کە پێیان وایە ئێران مەسەلەن دەبێتە ئێرانستان و هەر گۆشەی بەدەست کەسێکەوە و ئازانم لیبی و عێراق و سووری ئەوی لە دەکەوێتەوە ئەو دیاردەیە نابینن ئەو دیاردەیە نابینن کە زەمینەیەک بۆ سەرهەڵدان و تەقویەتی هێزی چەپ و پێشڕە و ڕادیکاڵ و ئەوەی کە خوازیاری حەقی مافی خوارەوەترین ئەخشاری کۆمەلگایە زەمینەیەکی زۆر لەبار بۆ ئەوانە خۆخاوە کە 2000 باس دەکەم وڵە ئەوە مەسئلەیەکی زۆر مهمە لەو گۆڕانکاریانەی کە ئێستا دەیبینی لە بەرامبەر هەمووی ئەوانەدا جمهوری ئیسلامی هیچی نێزارە فعلا قسە دەکەین کە چی دیکە هەیە دەتوانێت بەکاری بێنێ بەڵام غێری سەرکوب واقع خەڵک ئێستا ینی بڕۆ لە ناو شارەکانی ئێران لە کوردستان لە جگاکانیکە بگەڕێ هەست دەکەی کە ئەوە ڕژیمە لە خەڵک دەترسێ خەڵک نین لە ڕژیم دەترسن یعنی بچۆ دەگەڵ هەر پاسەبانێک دەگەڵ هەر نیروی انتزامیەک دەگەڵ هەر پاسدارێک حتا دەگەڵ بەسیجێکش قسە بکە لەرزی لێ دێت لەو حرەکاتە ناز یعنی ڕاستە ممکنە سازمانیان داوەڕێکیان خستۆیە بازن تێریشان کردووە دێنێنە شەڕی خەڵک بەڵام لە هەمان کاتدا ئەشترسن و لەو زەمینەدا ڕیزش دەستی پێ کردووە سەرەتاکانی دەبینین لە زۆر جێگا لەو ڕووداوەکانی ئەخیردا دیاردەیەکمان دیت کە پێشتر نەماندیت بوو و ئەوانەی کە خۆیان لە خوارەوەی کۆمەلگا و دەرگیری ئەوانە دەبینن ئەویش ئەوە کە بەعزێک لەو کەسانێک کە مەئموریان دەکەن بۆ کوشتاری خەڵکو بوون دەست بە ماشە دەستیان دەلەرزێ و بە ئاسانی دەست ناتوان بەرن علەتەکەشی وازەحە بێجگەلەوەی کەوان بەشی زۆریان خۆ مناڵێ و خەڵکەن بالاخره خزمی هەیە مامی هەیە ئامۆزای هەیە دایکی هەیە باوکی برایە خزم و کەسوکاری خۆ هەمووی ئەوانە وانێکی ڕژیم نین بەشی زۆری ئەوانە دزی و ناڕازیانن بێزگەلە قابلی ئەوە خۆشیان ڕاستە ڕژیم بەشێکی زۆر بەشێکیانی تێر کردو بەڵام هەمووشیانی پێ تێر نەکراوە یعنی خۆک و دەرامەد و داهاتیان بۆ گرانی وشتا ئەوەندە نییە کە بتوان خۆی لەسەر بەکوژ بدەنەوە ئەوە جارێ لەلایەکەوە ئەوە لەلایەکەوە کە ئەوانیانەوە لەلایەکەوە ئەوانی وەکو ئێمەمانان چاو لە ئایندەی ڕژیم دەکەن ئەنی وەختی ئایندەی ڕژیم لەژێر پرسیاردا دەبینن ئەوانی دەستیان دەلەردێ بابە من خۆم بۆ دەگەڵ هاوماڵی خۆم دەگەڵ جیرانی خۆم دەگەڵ دۆست و برادری خەدیمی خۆم دەگەڵ ئەوانە بکەمە تەرەف بمە دوژمنی خوێنی لەسەر ڕێژیمێک کە معلوم نیە تا چەندە دەمێنێتەوە لەسەر کار ئەمەش هۆی تەسیری داناوە ئێمە جزئی ئەو کەسانە نین کە بەخۆشبی تەنیا لەسەر ئەساسی ئارزوەکان و خۆشببینیمان تحیلەکانمان بینا بکەین بەڵکە لەسەر ئەساسی واقعیات بینایی دەکەین و ئەو واقعیاتە بە ئێمە دەڵێ لەگەڵ ئەوەشدا کە جمهوری ئیسلامی تووشی هەموو ئەو بحران و گیر و گرفتانە هەیە هێشتا زەرفیەتایەکی هەیە بۆمانەوە بەڵام هەموو واقعیەتەکان ئەومان پێ دەڵێ کە ئەو زەرفیەتانەی جمهوری ئیسلامی بۆمانەوە لە کورتماوەدا جمهوری ئیسلامی لە کورتماوەدا بڵێ ئیمکاناتێکی هەیە کە دەتوانێت بەکاریان بێنێ و عمری خۆی پێ درێژ کاتەوە بابزین ئەوەی کە لە کورتماوەدا دەتوانێت بیکات چییە دەتوانێت لە کورتماوەدا ئیسلاحاتی نەوعی ئەحمەدی نەژادی بکات بە حیسابی ئاغا
ئاغایانی خامنەی و بەیتەکەی میلیاردها دۆلاریان سەروەتی نووسدو هەیە ملیاردها کە یەکێک لە هەرە دەوڵەمە کۆمپانیەکانی لەژێر چاوەدیاریان و مەراکز و نەهادانێکە لەژێر چاوەدیاریاندان هەمووی لە ئاسی دنیاییدا حسابیان بۆ دەکرێت ئەمە پارۆپوڵێکی زۆری هەیە دەبێ بڕێک سەرچیسەکە شلکە و بحرانیش بێ محاسبەی اقتصادیش بێ هەرچی بێ بڕێک سەرچیسەکە شلکە نانێک وەرەو موقەتیش بۆ بخاتە سفرەی ئەو هەژارترین بەشی کۆمەلگا ئەوە ئیمکانیان هەیە دەیکەن یا نایکەن من نازانم دەیکەن یا نایکەن بەڵام دەڵێم ئەو زەرفێتیان هەیە مثلەن 10 میلیارد دلار 20 میلیارد دلار زۆرتر 50 میلیارد دلار زەخیرە و مەخیرەی ڕسمیان تاهی شەشاوی چی نەماوە ڕوحانی کوتی زەخیرەی ئەرزی هەموو زەخیرەی خەزانی مەملەکەت خاڵیە بەڵام ئەو پوڵانیان هەیە بێنن خەرجیکەن بۆ ئەوەی کە ماوەیەک تۆزێک گوشایشێک لەو بەوجود بێنن و خەڵک لەو برسیەتی و هەژاری مطلقە بێن نەدەرێت خۆمە دەزانین لە هیچ شوێی دنیا ئەمە نەڕێگە حەڵێکی اقتصادیە نە بەرنامەیەکی درێژ مودەتە ئەمە ئەمڕۆ بۆ سبەینە ژیانە و معلومیش نییە چەندە خەڵک بەوە دادەمرکێتەوە معلوم نییە خەڵکیش مثلەن تەوقعی ناچێت سەر تەجربە نیشانی دەدا کە ئەوانە چارەساز نی وەلی دەرهەر حاڵ ظرفیەتی کە ئەوان دەتوانن بەکاری بێنن و ئەگەر بەکاری بێن دەبێت چاوەڕێ بکەین مثلا ممکنە بۆ ماوەیەکی بڵێن خەڵک پشوێکی بێتەوە بەرخۆی تۆ خەڵک برسیە خەڵی بێکارە خەڵی بێدەرەتانە پارەیەکی وەرە و مختصەریش تۆزە ژیانی دەبوژێنێتەوە لە برسێتی مەطلق نجاتی دابووکرە ئەوش کاریگەریی هەبێ بەڵام خۆمان دەزانێت ئەو کاریگەری موقەتە یعنی هەموو ئەو زەرفێتانی کە ئێستا باسی دەکەم جمهوری ئیسلامی هەمووی زەرفیەتی لە کورد ماوەدا بەکاری جمهوری ئیسلامی دێن ئەوانە زۆریان بەلاوە مهمە ئەم ڕئیسیە شکست نەخوا ڕئیس شکست نەخواوە بۆیە من بە بەعیدی نازانم کە تۆزێک لە مانگەکانی ئایندەدا سەرچیسە شلکەن بۆ تۆزێک گوشایشێنان ژیانی خەڵک ئەوە بۆیە کوتنی پێویستە چون هەم زەرفێتیشی واقعیە هەم خەڵکیش دێ بزانێ بۆ ئەو امتیازە زۆر بێقابلەی کە ئەمڕۆ دەیخەنە سفرەیانەوە و دەیاندنێ لە ئامانج و ئاهدافی نهایی و دوورماوەی خۆیان و وەرنزگاری لە مۆتەکەی کۆماری ئیسلامی لەوە پاشگەز نەبنەوە ئەوە مهم بیزان زەرفێتی شیرکە کە بۆمانەوە هەیەی جمهوری ئیسلامی ترساندنی طبقەی متوسطی جامعەیە لە ئینقلاب طبقەی متوسطی جامعە طبعا طبقەی متوسطی بەغمازەوە بڵێن طبقە قشری متوسطی جامعە ئەو بەشەی کە ناوەندی جامعە لە حەزیانەوە وانش بەشای جۆرا زۆر فەقیریان هەیە نێوەندیان هەیە سەرەوەیان هەیە بەڵام تر لە حەدێکدا نین کە پێیان بڵێن سەرمایەدار و چەوسێنەر و بۆ معنە ئەمانە بە هەر شقلێک بە هەر دەلیلێک تێی ئەو ساڵانە شتێکیان پەیدا کردووە ماڵێک ویلایەک ماڵێک لە شار و ویلایەک لە دەرەوەی شار ماشینێک نازانم زیندگیشی نسبەتەن ڕاحات زەخیرەیەک ئیمکاناتی جاروبار سەفەرێک بۆ دەرەوەی وڵاتێک ئەم نەوەشتانیان بخوان فراهەم کردووە هاوینان دەستە قەراق دەریا و تعتیلات دەچن و هەموو ئەوانە ئەمانە بەشێکی بەرچاون لەو جامعە کەم نینێ میلیۆن هان ئەم ئەمانە لەو ڕژیمە زۆر ناڕازین ئەو ڕژیمە زۆر مشکلی بۆ دروست کردوون ئەو ڕژیمەش هەزارویەک گیرروگرفتی لەسەر ڕێگایان وجود تێناوە بەڵام بە هەمووی ئەوانەوە جمهوری ئیسلامی هەوڵ دەدا بیان ترسێنێ بڵێ ئەوەی کە هاتانە ئەوەش لە دەست دەدەن من ئەوە نظری شخصی بە پێم وایە لە جەریانی راپەڕینەکەی ئابانی ساڵی 98 بەشی زۆری ینی دەتوانم بڵم لە سەدانەوەدی ئەو سووتاندن و وێرانکردن و ئاورتێبەردانانە کاری پۆرۆکاتۆرەکان و محەکەکان و عناصری نفوزی خودی جمهوری ئیسلامی بوون بۆ ئەوەی کە حرەکەتەکە بەو ئاقارەدا بەرن کە ئەو بەشەی کە نانێکی هەیە دوکانێکی هەیە ماڵێکی هەیە شتێکی هەیە بۆ خواردن دەستی بەدەمی ڕادەگا ئەو بەشە پترسێنن بڵێ ئەوەیە دەتان هەویست شۆڕش ئەوەیە ئەگەر بۆتان وای پێتان وایە نابێ بە عێراق نابێ بە سووریە نابێ بە لیبی ئەوە تاوەرم ببین خۆ خەریکە دەبێ ئەمەش ینی ئەو کارە دەکەن و ئەو تەبەقەت دەترسێنن لە ئینقلاب ئەوە دوای تەبعاً نەتیجە گیریە بێ لێ بکەین ئێمە دەبێت چ بکەین لە بەرابەرەوەدا دەبێت ئەو ترسە بڕەوێنینەوە
دەبێ بە خەڵکی معتەرز و ناڕازی و خۆپیشان دەروانە بڵین هەوڵ بدەن نەکەونە داوی ئەو پیلانانەی کە دوژمندای دەڕێژێ. ئێوە دەزانم تووڕەیەکەتان بەرحەقە ئەگە حتا بە دەستی خۆتان جگایکیش ئاوەرتێ بردن خۆی بە ناڵین نەدەبا کرباتە نابێ بیکەن ئەمە دەڵێنەوە زەرەرە چون تووڕەیەکەی ئەوە دەرک دەکەین بەڵام دەبێ بزانین کە دوژمن نابێ ئێمە پێشێتە ناو شەڕێکی زوو دڕست کە خۆمان بۆ ئامادە نەکردووە و بۆ نەوە مەسەلەن جامعە تووشی تەفرەقێکی گەورە بکەن. ئەمە زەرفێتیشی تێکە بەکاری دێنێ بەردەوام بۆ ئەوە لازم ناکە زۆریش تەبلیغاتی پێ بکە. مبەلغینی محەلی خود بە خودی هەیە. هەموو کەسێک کە بە جۆرێک لە جۆرەکان لەو مۆقعیەتە اقتصادیەدایە ڕۆژانە مبەلغێتی ڕۆژانە لەو خانەوادە سەردەنیشی منداڵەکانیان دەکەن ڕۆڵت زیادە ڕەوی مەکە سەردەنیشی دەرو جیرانیان دەکەن لێرە و لەوێ مەسەلەن تەبلیغاتیش دەکەن. دەمەوێت بڵم کە ئێمە ئەو زەرفێتە دەبێت بناسیەوە بیڵێین بۆ ئەوەی کە بتوانین خۆنسایکەینەوە. زەرفێتێکی دیکەی کە دووبارە هەر لە زمینەی تەفرەقە ئەندازی کۆمەڵایەتی داهەیەتی جمهوری ئیسلامی هەوڵ دەدا خەڵک لە بەرابەر یەکتردا قەرار بدە. مەسەلەن بۆ نمونە لەو ماوەیەدا دیتمان کە وەختێک ئەو سەرهەڵدانی خوزستان ڕوویدا بەشی زۆری لە مەسەلەن لێرە و لەوێ هەوڵیدا هەستی مەسەلەن جۆری لە نەتەوە پەرستی پەرە پێ بدە. بزوتنەوەی سەرهەڵدانی خوزستان بزوتنەوەیکی واقعاً تەبەقاتی بوو لە ناخی ئەو کۆمەلگایە هەستا بوو ئەوانەی بەشداریان دەکرد لەو حرەکاتی شەوانە هەمووی خەڵکی فەقیر و هەژار و کرێکارانی بێکاری خوزستان و کشاوەرزانی داما و کە زەوی و زار و هەموو شتیان وشکەڵ گەڕا بوو ئەوانە بوون. وانە خەڵکی بەسلا عەرەب نەبوون کە داوای مافی عەرەبیەتی خۆیان بکەن. خۆ ڕاستە عەرەب دەچێت عەرەبیش مافیان لێ زەوت کراوە بەڵام حتا تەبلیغاتی جمهوری ئیسلامی ئەو جەنبەی بەرجەستە دەکردەوە و بەعلاوە حتا ناسیۆنالیستەکانی ئێرانیش هەر باوشێنیان دەکرد. ئەوە لە ئازەربایجانیش هەر دەیبینی. تۆ لە ئازەربایجان دەبینی بەرامبەر بە سەرهەڵدانی ناسیۆنالیست فاشیستەکانی تورک چاوپۆشی دەکات. مسابقەیەکی فوتبال دەکرێت 56 نەفەر ئەلەو نوعا دەنێرتە ناویان دەست دەکات بە دانی شعاری زیدی فارس و زیدی میلەتەکانی دیکە و زیدی کورد و هەموو ئەوانە. ئەوە بۆ ئەوەیە کە تەردید و دوودڵی بخاتە ناو دڵی خەڵکەوە کە ئەگەر من نەبم ئەو ئینسجامە تێک دەچێت میلەتەکان دەکەونە گیانی خەڵک یەکەوە. هەردووی پێدەکەن لە نەغەدا لەنەغەدە شایدی باشکرا معلومە لە چەند مانگەوە پێشەوە ینی بۆنی کراوە لە چەند مانگەوە پێشەوە لە زۆر لاوە ئێمە دەبیستین کە خەتەر هەیە لە نەغەدا کە خەڵکیان لە دژی یەکتر تحریک کردووە بەوەی کە مەسەلەن باشکرا مەسەلەن بەعزە خزمەتگوزاریەکەی نایدەن بە کوردەکان و مەسەلەن لە مقابل لە ئیمتیازاتێکی وەرە بچووکیش دەدەن بە منتەقەی تورک نشین بۆ ئەوەی کە ئەو مثلا بنزی بەو ئاورەدا بکەن وەختی لە جگایەک دەتەقێتەوە ئیقدام ناکەن بۆ کوژانەوەی بۆ خاموشکردنی وەختی کوردەکان دەچن دادخواهی دەکەن لەبەر دەرگای کەڵانتەری کۆدەبنەوە تەقیان لێ دەکەن لێیان دەکوژن هەر بۆ ئەوەی کە جریانەکە هەروە زیندوو ڕاگرن. خەڵکی ئوستانەکان لە دژی یەکتر بەکاردێنن. ئێستا خەڵکی ئوستانی ئیسفاهان و ئوستانی یەزد هەوڵ دەدەن دژی یەکتر لەبەرەوە ئیسفاهانیەکان خەڵکی ئوستانی ئیسفاهان دەڵێن ئاوەکەیانی ئێمەیان گواستۆتەوە بۆ ئوستانی یەزدی پێپاراو دەکەن. سەرچاوەی وانشی ئێمە ئەوەیەکە. کشاوەرزی مەسەلەن ئیسفاهانی داوای حەقابەی خۆی دەکات لە بەرابەر کشاوەرزی یەزدی و کرمانیدا. دەمەوێت بڵێم ئەوە سیاسەتێکی تەفرەقە ئەندازانەیە کە دەتوانێت مؤثر بێ ینی بۆیە دەڵێم ئەوانە مونچێن لە کورتماوەدا لە درێژماوەدا سەرنجام دەستی ڕژیم ڕوو دەبێ هەموو ئەو زەرفێتان دەتوانێت خۆنسا بێتەوە بەڵام لە کورتماوەدا ئەو کارە دەکات. زەرفێتێکی دیکەی کۆماری ئیسلامی بڕوای من کە ئەویان تۆزە خەتەرناکترە ینی بەهەرحاڵ قابلی تەوەجوهترە استفادە لە سیاسەتی ئەمریکایە
دەزانن کە دەوڵەتی ئەمریکا لە توولی ئەم 42 ساڵەدا زۆرترین قازانجی لە وجودی جمهوری ئیسلامی هەڵگرتوتەوە ئەوە هیچکی تێدا نیە ینی ڕاستە هەموو جنێوەکانی جمهوری ئیسلامی بە گیان کڕیوە هیچ مشکلی نەبووە دەگەڵی 1000 ساڵ جنێوم پێ بدە بەڵام هەموو ئامارەکان نیشان دەدەن ئاماری واقعی تجارەتی ئەمریکا دەگەڵ ئێران زۆرتر بۆ لە ئەوروپاش هەتا سەری لە میلیاردها دۆلار داوە بێزگە لەوانە چ لەوە باشتر کە هەموو وڵاتانی دەوروبەری ئێران عربستان و ئەمارات و وڵاتانی دیکە هەمووی ئەوانە خەریکن خۆیان پرچەک دەکەن خۆیان بە ئەنواعی چەکی مدرن تیار دەکەن چەکە کۆنەکانیان فڕێ دەدەن چەکی تازە دەکڕن هەمووشی لە ئەمریکا دەکڕن لە ترسی ئەوەی کە گۆیا خەتەری جمهوری ئیسلامی هەشیان لێ دەکەن لە دەورانی شەڕی ئێران و عێراقدا هەرسەن کاملەن واضح بوو کە دەیانەوێت لە هەڕەشەی جمهوری ئیسلامی بۆ ترساندنی ئەوان کەڵی وەربگرن هەردوو لایەن تەقویەت دەکرد ئەسلحەیان دەفرۆشت بە هەردوو لایەن معلوماتی شەڕیان دەدا بە هەردوو لای ئەو کێشەیە بۆیە ئەمە لەلایەکەوە کە وجودی قازانجی بووە دەمەوێت بڵم کە دروستە کێشە هەبووە لە منتەقا کێشەی شیعە و سونیە بووە کێشەی فلەستین هەبووە کێشەی لوبنان هەبووە حیزبوڵای لوبنان هەبووە ئەوانە هەمووی جمهوری ئیسلامی هەوڵی داوە نفوزیان تێدا بکە ئەوە وازەحە بەڵام لە هەمان کاتدا دەزانین کە ئەم کێشانە واقعی بوون يعني نحزب شيء حزب الله لبنان ناكو شيعة وسني العراق وشيعكاني لبنان يمن وعربستان وانا هيك وانا الجمهورية الإسلامية خوني خلقان وانا هبون او شيء انا هبون وامريكا سياسة خارجية امريكا بو اداري او انا احتياجي بكسي بوكا يعني ما تدري به جاء الجمهورية الإسلامية باشترين هاوكار بو ابويان بلام جاروبا زيادة روي كردو جاروبار سهمي زياتري بيستو بشي زيات هولي داو بشي زياتري پێ ببڕێ ئێستا هەوڵ دەدا لەو زیادە خوازیانەی کەم کاتەوە و نایهەوێ ینی ئەو منتەقەیە وەها باسوبات و یەکانگیر بێ کە جمهوری ئیسلامی نەتوانێت کە ئەمریکا نەتوانێت ئەو بەرژەوەندیانەی خۆدا خۆی تادابینکە خۆ لە سوورەتێکدا بەڵێ ممکنە ئەگەر ڕژیمی ئێرانی جمهوری ئیسلامیش بوو وەکو هیچێ وەکو ڕژیمی شا وەکو یەکی ڕژیمی عەرەبستانی سعودی ئەو وەخت ئەگەر وای لێ هات و وا دەستەمەوە بوو لەو نۆعە بوو خۆ وەختی ئەمریکاش خۆی لەگەڵ ئەو موقعیەتە تەطبیق دەدا و مەنافعی خۆی لە شرایەتی تازەدا تەئمین دەکات مناڵم هەمیشە منفعەتی لە شەرق خواندندایە جاری وایشە منفعەتی لە سوڵهدایە لەبەرەوە ممکنە ئەوەش ڕوو بدا بەڵام دەرهەرحاڵ ئەوەی کە ئەمریکا بە هیچ جۆری لە جۆرەکان نایهەوێ ئەویش تێکچوونی ئینسجامی ئێرانە یعنی تەجزیەی ئێران ینی نائەمنبوونی ئێران و تەبدیلبوونی ئێران بە منتەقەیەکە بێتە سەرچاوەی هەموو نائارامی لە منتەقەدا و ئەفغانستانێکەوە ئاوای لاتوە بزانێت ئاخری سەرشۆڕی مەجبورە بەجێ بێڵێ شتێ بکە ئەو لە عێراق ئەو هەموو گرفتاریەی هەیە لیبیان بە هیچ جۆرێ بۆ چارەسەر ناکرێت بە تابەت ئێرانیش خۆ دەزانین موقعیەتێکی ژیۆپۆلیتیکی زۆر حساسی هەیە لە جگایەکی زۆر حساس هەڵکەوتووە کە وڵاتانە نییە ئەمە ئەوەش زەرفێت ینی ئەمریکا سازش دەکات لەگەڵ جمهوری ئیسلامی سەرفی نەزەری لێ دەکات هەوڵ دەدا ڕایگرێت هەوڵ دەدا بیهێڵێتەوە بۆیە بارها و بارها دەڵێن ئێمە هەدەفمان خۆی شەن دێمە خۆ تەحلیلیش عجایب نییە دەڵێن هەدەفی ئێمە روخانی ڕژیم نییە تەغییر ڕفتاری ڕژیم ئەو ڕاست دەکەن واقعا هەر ئەوەی هەدەفیان جمهوری ئیسلامی لەوەش کەڵ وەردەگرێت بۆ بەقای خۆی بەڵام هەر ئەو ئەمریکایەش وەختێک بزانێت کە مبارزەی خەڵک جنبشی خەڵک حرەکەتی عمومی خەڵک جمهوری ئیسلامی بردوێتە لە لێواری قەبر ئیتر ملی خۆی بۆ لە چەخۆ نادا و بۆی هەوڵ نادا بۆی بۆ پاراستنی و بۆ ڕاگررتنی بابڕارک و بۆ شاژوای کرد وەختێش ڕۆیشتنی شابوو بە ئەمری واقع قبولی کرد و هەوڵی داخۆی دەگەڵ شرایەتی تازە کە دوای ڕۆیشتنی شابوو دەگەڵ ئەوە تەطبیق بدە ممکنە ئەوە بێ ئەوانە هەمووی دەتوانێت جمهوری ئیسلامی موقتاً بپارێزێ من لەسەر ئەو موقتەنەکەی تاکید دەکەم بۆ باوەڕی منەوە پێم وایە تەحلیلەکانیش زۆر واقعبینانە ئەگەر بڵێن زۆر درێژماوە نابێت يعني جمهوری ئیسلامی تەسەور ناکرێت بتوانێت 30 ساڵی دیکە ژەربەونەوە هەروە لەسەر حکومێنەوە ئەو شتانە
خب لە پاڵ هەمووانەدا زەرفێتێکی کەشی هەیە بۆمانەوەی سەرکوتە یعنی سەرکوتیش دەکات دیار هێزی هەیە و لەبێ سازمانی و توانایی خەڵک استفادە دەکات بۆ سەرکوتکردیان و بەڵام هەروو کوتم ئەو زەرفێت ئەو توانایی جارانی نەماوە سەرکوتکردنی ئێستا دەمەوێت باسی ئەو بکەم کە چ بەدیلایەک ئەگەر بڵین ئەگەر فەرزمان لەسەرەوە بێ کە جمهوری ئیسلامی بە ناچار بەرەوە ئەوە دەڕواکە ئێران بزێ دەستی سەر خەڵکی ئێران کورد بێتەوە چ بەدیلایەک ممکنە تەسەور بکەین کە جێی بکردنەوە وەکو زۆرێک لە وڵات مەسەلەن بۆ ئەوە دەتوانین بە تەجربەی وڵاتانی دیکە و بە تەجربەی خودی ئێرانیش مراجعە بکەین لە تەجربەی خودی ئێران لە ساڵی 1957 ئەڵبەتە ئێوە تەمەنتان لە حەدانە بیرتان نایە بەڵام ئێمە دەزانین کە موجێک لە ئێران لە عەلەیهی ڕژیم شەها هەڵخرا کەوتە ڕێ کە لەناو ئەو مەوجەدا خەڵکی سکۆلار خەڵکی ئازادی خواست خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەڵکی کە ژیانی باشی دەویست ئەوانە بوونتر بەشی زۆری ئەوانە بوون بەڵام لەناو ئەو مەوجەدا بە تەدریس دیتمان بە چاو دەدیترا کە جەریانێکی کۆنەپەرست خەریکە عروس پەیدا دەکات هەروە دێتە سەرێ هەروە خەریکە تەقوێت دەبێت و ڕۆژ بە ڕۆژ تەقوێت دەبێت تەقوێت دەبێت لە ڕووی ڕەهبەریەوە تەقوێت دەبێت لە ڕووی سازمان و تەشکیلاتەوە یعنی بە چاو دەبیندرا ئەوەی کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار ڕووداوێکی کتوپڕ نەبوو ڕووداوێکی چاوەڕوان نەکراو نەبوو ئەو دەستبادانێک نەبوو بەڵکە ئەوە سەرهەڵدانی و تەقوێتی هەنگاو بە هەنگاوی جەریانێکی ئەرتجاعی بوو کە بالاخەرە تەفەووقی پەیدا کرد ئەوە یعنی ئەگەر مقایسەی بکەین لەگەڵ وەزعی ئێران دەبێت ئەوە ببینینتر بزانین ئایا جەریانێکی دیکە لە نەوعی جمهوری ئیسلامی لە نەوعیشی دیکە هەر نەوعێکی بێ خەریکە ارتجاعی خەریکە ئاوە سەرهەڵدەدا وردە ئەوە نابینی یا مەسەلەن لە بەهاری عەرەبیدا لە بەهاری عەرەبی مەدیتمان مەسەلەن لە میسر لە دەرونی ئەو جنبشی عمومی خەڵکەدا ئیخوان المسلمین وردە سەریان هەڵدا لە تونس جەریانی ئیسلامی وردە سەری هەڵدا و سەرنجام بوون بە بەدیل ئەگەر کەسێک ئێستا بیر لە ئایندەی ئێران دەکاتەوە دەڵێ سند چ دێتە سەرکار دەبێت ئەوانە ببینێ بزانێ ئایا جەریانێک خەریکی عروجە مەسەلەن دەڵێن سەڵتەنەت تەڵەب ئایا واقعاً مەوجێکی سەڵتەنەت تەڵەبی بە ڕەهبەری مەسەلەن کوڕیشا لە خوارەوە خەریکە وردە جێکۆی خۆش دەکا و دێتە ڕوو نایبینی و ناکرێمە نەیبینی ناکرێ نەیبینی کا بزانم کێ دەتوانێت دعا بکا بڵێ جنبشی 98 ئەباینەوە دوهەشت سەڵتەنەت تەرسەیاندا شێ دەتوانێت دعا بکە کە خوزستان بە دەست سەڵتەنەت تەڵەبەکانەوە سەری هەڵدا یا اعتسابی کرێکارانی نەوت لە دەست ئەواندا هیچ نیشانەیەک لە حوزوریان نییە کە بڵێ جەریانێکی ارتجاعی ئەوە خەریکە وردە جێخۆ خۆش دەکات بۆ بەدیل بۆیە ئەوان ئێستا بەدیل نین یعنی ئێستا بەدیل نین سبەینێ نازانم سبەینە جارش کەشکۆ دەبینەوە لێرە قسە دەکەین ئەگەر پەدیدەی دیاردەی تازەماندی تەحلیلی دەکەین بەڵام ئێستا نایبینین هەر کەس کە دەڵێ مجاهدین بەدیلن هەر کەس دەڵێ لیبەراڵەکان بەدیلن هەر کەس دەڵێ سەڵتەنەت تەڵەبەکان بەدیلن با بە ئێمە نیشان بدا کە ئەوانە توانیوانە حتا پشتیوانی بینەلملەلی دەوڵەتەکانی سەرمایهداری دنیاش تامینکەن کۆ ئەمریکاش بەکایان ناگرێت ئەمریکاش دەڵێ جمهوری ئیسلامی باشە و هەر ئەوە بمێنە باشە و نەڕوخێ و تەغییر ڕەفتار بدا و هەموو ئەوانە ئەوە باشکرا دیارە بڕۆ مەسەلەن ئەو سایتانەی بەربوو بە لیبراڵەکانوانە بکەن وزات چەندە تووڕن لەو مزاکراتی بەرجام و لەو تەوافقاتێکی خەریکە بگرێت و چەندە ئارزویان دەکرد بەشکەم ترامپ بمێن سەرکار چونکە پیاوە بوو ترامپ شتێک یا لەبەرەوە بەس ئەوە نییە یعنی ئەوەی کە ئەوانە کەسێک کەسدان دەڵێن بەدیل یا لیبراڵەکانی مەسەلەن بڵێن سکۆلار و ئەوانەش نابینی تۆ مەسەلەن وەختی جنبشی سەوز هەڵخرات دەتوانی ببینی ئەوە حرەکەتی خەریکە بەڵام ئەو خۆی نەیدەویست بێ بە بەدیلی جمهوری ئیسلامی بەڵام بە میلیۆنها خەڵک هاتبوون و ڕەهبەرانیشان هەبوو بەڵام ڕەهبەرانیان دەیانەویست سەر ئەو ڕژیمە حفزکەن و زانیان خەتەر لێکشانەوە هەڵبژاردننی ینی انتخابی ئایندەی ئەمریکا هێشتا تەعین نەکراوە غەرب ئەمریکا هێشتا انتخابی خۆیان نەکردو کەی دەیکەن چۆنی دەکەن نازان ئەو وەختە دەبێت چاوی لێ بکەین ئێمە دەبێت لەوە بکەینەوە کە بەدیلی ئەو ڕژیمە هێشتا گەڵاڵە نەبووە
هێشتا گەڵاڵە نەبوو بەدیل ئەو ڕژیمە و ڕژیمش خۆی ئەوە دەزانێ و بنابەرین ئەگەر وایە جهاتێک گەگە بۆ خۆمان دەبێت انتخاب بکەین دەبێت ئەوە کە لەو جهاتەدا بڕۆین کە ئەو بەدیلە گەڵاڵەکەین یعنی ئێمەش ببین بە شاهدی ئەوەی کە جریانێکی چەپی پێشکەوتوخوازی متەرەقی کە مەقبوڵیەتی کۆمەڵایەتیە خەریکە وردە دێتە ڕوو ئەگەر لەو سوورەتەدا دەتوانین بڵین ئەوە دەتوانێت بەدیلی ئەمە بەدیل یەکشەوە ساغ نابێتەوە بەدیل بە نەهێنی ساغ نابێتەوە بەدیل لە پشتی دەرگای داخراو ساغ نابێتەوە بەدیل بەبەر چاوی هەمووانە ساغ دەبێتەوە بەدیل خەبەرەکانی هەموو ڕۆژە خەبەرگوزاریەکان منعکسی دەکەن خەبەرەکانی باز دەکەن هەموو ئەوانە بەڵام ئێستا دەبێت یەک شت فقط بزانین ئەویش ئەوە کە دەستگاه تەبلیغات زۆر مهمە جارە ئێستا ئەگە بەدیلیشان نەبێت بەڵام مەوجێکی گەورەی تەبلیغاتیان بدانستە خستۆتە ڕێ بۆ ئەوەی کە لە کاتی خۆیدا ببێ بە پشتیوانی بەدیلێکی دیاریکراوە تەلەڤیزیۆن هەیە تەلەڤیزیۆنای فارسی زمان هەیە تۆڕە کۆمەڵاتیەکانی تایبەت بخۆیان هەیە هەموو ئەوانە هەوڵ دەدەن تەبلیغات دەکەن معلومە بەسکەوایە ئەمەش دەبێت بتوانین ئەوە زەرفێتی ئەومان بێ ئەوە خونساکەینەوە زەرفێتێمانێ بەدیلی ئەوانە دروستکەین یعنی کە ئەوان خەریکن هەنگاو بە هەنگاو بەدیلی خۆیان وردە بناغەدادنێن دەبێت متەقابلەن لایانی ئێمەش لایانی نامان هەیە لە چاڵێکەوە بکەین و چاڵاوێکی دیکەوە لایانی ئێمەش وردە دەبێت بەدیلی خۆمە لە بەرابەر ئەواندا گەڵاڵە بکەین جوابی هەموویانمان هەبێت دەبێت ئێمە نیشان بدەین مەقبوڵیەتی ئیجتیماعیمان هەیە توانایی ئیدارەی جامعەمان هەیە بە دەردومەرگی خەڵکەوە نەقشەی ڕۆشنمان هەیە بۆ ئیدارەی ئایندەی ئەو کۆمەلگایە ئەوانە دەبێت هەموو لە ئاکاریمەدا نیشان بدا بۆیە نەتیجەیە کە وەریدەگرم هەر وەکو جمهوری ئیسلامی مەجالی دەوامی موقتی هەیە بۆ لە کورتماوەدا مەجالی دەوامی ماوە ئێمەش مەجالی ئەومان هەیە کە خۆمان وردە بگەێنین بەڵام ئەو مەجالە ئێمەش تاسەر نییە هەر وەکو بۆ ئەویش موقەتە بۆ ئێمە شەر موقەتە چون لە پەنادا ئەو بەدیلانە ممکنە مسابقە بنەوە ممکنە مسابقە بنەوە خەڵک ماندوو بێ ئەوان مەسەن تەبلیغات دەکەن ئەوان پشتیوانی سەرمایه‌داری جیهانیان لە پشتا هەمووانە ممکنە ئەوە بکەن بەس دەمەوێت بڵێم ئەگەر قسە لەسەر پێشبینیە پێم وایە من لە ساحبێکشە باسم کردووە هێزی چەپ و ڕادیکاڵی ئەو جامعەیە دەبێت هەوڵ بدا بۆ وردە بۆ پێکێنانی ئێتلافێکی گەورە لە هەموو ئەو هێزانەی کە لەگەڵ بەشێک لە داخوازیەکان و لە ئارەزوەکانی چینی کرێکار و زەحمەشێش دەتوانن هەماهەنگ بن لەگەڵ بەشێشی نەکەمش ئەومان لە بەرنامەی حزبی کۆمۆنیست ئێراندا لە پاراگرافی ئاخردا نووسیوە ئەوە دەبێت خۆی بۆ ئێتلافیشی ئەوە ئامادەکات کە ئێمە بتوانین بەرامبەر بەو گەلە کۆمەجیە جیهانی کە دەکرێت بە کۆمەجی جناحای بۆژوایی و جناحای لیبەراڵ و جناحای ارتجاعی و هەمووانە لە ئایندەدا بەرامبەر بەو گەلە کۆمەجیە بتوانین ڕاوەستی بەڵام ئێتلاف بەشێ دەکرێت ئێتلاف بە هێزێکی چکۆڵە ناکرێت تو ئەگەر هێزێکی چکۆڵە بی بچێ ناو ئێتلافێکی گەورەی خەڵکی دیکەوە دەتوێیەوە فقط ئیسیفادە لێ دەکەن بەهرەبەرداری لە تۆ دەکەن بۆ ئەوەی کە دووسی عکسن لەگەڵ بگرن خۆشنێوی و اعتیبار بخۆیان کەس بکەن بەڵام لە مقابلدا ئەمری خۆیان بەرنە پێشێ ئێتلاف بە هێزێک دەکرێت کە قەوی بێ پسکەوایە ئێمە دەبێت قەوی بین ئێمە دەبێت قەوی بین و ئێستا بەحسی قەوی بوون بەحسێکی دیکەیە کە لە ئیدامەدا دەبێنە سەری بۆ ئەوەی کە بتوانین لەوەها پرۆسەیەکدا شرکەتی فعالمان بێ وتم دەبێت قەوی بین و بۆ ئەوەی قەوی بین ئەبزار ئێمە هیچ ڕێگایەکی میانبۆرمان نییە هیچ ئەبەر قودرەتێک نییە لە پشتمان بێت نە پشتیوانی چین و نە ڕوسیە و نە نازەبی جگایکی دیکە ئەمە پشتەستور نین هیچ دەوڵەتێکی سوسیال دموکرات یا دموکرات یا هیچ دەوڵەتێکی دنیا سا حاضر نیە فلسێکیش کۆمەک بکە بە ئێمە فیشەکێکشمان بداتێ یا مەسەلەن ئۆرگانێکی تەبلیغاتیمان بەڕێوەبەرێ هیچ کام لەوان ئێمە لەم پرۆسەیەدا بە هیچ شتێک غەیری هێز و توانای خۆمان و هێزی مادی خۆمان ناتوانین پشتەستور بین یعنی حتا وەختێک ئێمە لێرە لە هەرێمی کوردستانیشین لێرە لە هەرێمی کوردستانیشین بە هیچ شتێک غەیری هێزی خۆمان ناتوانین متەکی بین بۆ پاراستنی و شتانێک ئامانە ئەو هێزە دەبێت زۆر
دەبێت پێشمەرگەت زۆر بێت دەبێت فەنگی چاکت هەبێت دەبێت تەمریناتی باش بکەیت دەبێت ڕێکخرا و تشکیلاتی لەناوەوە زۆر بێت دەبێت قدرەتی تەبلیغاتی بەرتر بێ تەلەڤیزیۆنەکەت ڕەنگی شەفافتر بێ سەعاتی بەرنامەکانی بەردەوامتر بێ فعالتر بێت دەبێت فعالینت لەناوەوە حزوریان وردە دەرکەوێ نیشانە و ئاساری تۆ دیار دەبێت دروشمەکانی تۆ لە هەموو جێگایك ڕەنگ بداتەوە ئەوە دەبێت قەوی بیێنی ئەگەر ئێمە هەوڵ بدەین قەوی بین لەو زەمینانەدا دەتوانین لە وەختی وادا لە هێز و توانای خەڵکی دیکەش خەڵک وەربگرین بۆ ئەوەی کە دوژمن نەتوانێت بە سەرماندا زاڵ بێ بۆ ئەوەی کە نتوانێت لە کلن و کەلەبەرەکان کەڵ وەربگرێ لە فرسەتەکان لەدەست نەدەین بەسکەوایە ڕێگایکی میانبوو وجودی نییە ناتوانین ئەمە شەو بخەوین بەیانی هەستین بە شتێک بگەین کە خۆمان زەحمەتمان بۆ نەچێشاوە حاصلی کاری خۆمان فقط دەتوانین هەڵگرینەوە و چەپ هەمووی وایە لە هەموو ئێرانی شەروایە ئەگەر دەهوێت لەو بوونبەستە لەو ئینزیوایە بێتە دەرێ دەوێت لە کونجی مثلا ئەو سێکتاریزمی سازمانی و مەحدود نێگەرەی بێتە دەرێ و خۆی هەڵکێشێتە سەرێ بکاتە حەدێک کە باسی لێوە بکەن کە لە معادلاتی دەسەڵات و قودرەتدا بڵێن ئەوانیش هەن کەس نەتوانێت نادیدەیان بگرێ ئەوە بە ئاکسیۆنی کەم تعدادی 20 نەفەر لەبەر دەرگای سەفارەتێکە لە شەقامێکی ئوروپایی ئەوە بە نمایش نادرێت دەبێت ئێمە حتا لە دەرەوەی وڵاتیش بتوانین کارێکی وا بکەین بە هەزاران کۆکەینەوە دەگەڵ ئەو هەزارانە تێکەڵاو بینانی کەم بە سەداقەت و بە وەفاداری چەند ساڵ و نیو قەرنە خەریکین مبارزە دەکەین بۆ نەتوانین خەڵک لەگەڵ خۆمان هەمڕاکەین بۆ نەتوانین دەگەڵیان تێکەڵ بین فقط کافێت لەو بیریە و لەو دوگماتیزمە بینە دەرێ خۆمان ڕزگارکەین لە ئاکسیۆنایە کە فقط نمایشی زەعفمان دەدا نەک نمایشی قودرەتمان خۆمان ڕزگارکەین لەو من ڕێزا دەنێن بۆ هەر تێکۆشەرێک حتا بۆ خۆشی بەتەنیا دێت و شعارێک هەڵدەیرە و شتەکان دەدا و جوێنێک دەدا کوڕکۆی دڵی خۆی دادەمرشێنێتەوە ئەو زۆر جگای ڕێزە جگای احترامە ئەوە من هیچ شکم نێ لەوەدا دەبێت هەموو ئەوانە احترامی بەدانی کە و کار دەکەن بەڵام حزبێکی سیاسی ناتوانێت ئەوە ئستراتیژیەکەی بێت ناتوانێت لەسەر ئەوە حساب بکە ئەوە ڕێز و احترامە بۆ ئینسانێک کە دەردمەندە کە ئازار دەبینێ کە بە جۆرێ لە جۆرەکانی احترازی خۆی دەردەبڕێ بەڵام ئەوە استراتیژی حزبێک نییە بۆیە چەپ و ئێمە و هەمومان کە لەو بەرەیەدا قسە دەکەین دەبێت بتوانین سەرگەردنێک بینە بانتر ئەوە ناکرێ بەگەرەوەی کە مقدارێک خلاصە لە ڕەوشی کارەکانمان بگۆڕین ئەوە جگای بەحسێکی تایبەتی ترە ڕۆختێشکە دایدەنێ لەوەی کوردستاندا من شارەیەکم پێ کرد وەزی کوردستان زۆر گرێدراوە بە ئێران دیانی بەستگی بەوەیە کە جمهوری ئیسلامی چ پرۆسەیەک تێ دەکات بە چ ئاخارێکدا دەڕۆن ئایا زەعفی وردە لە پرۆسەیەکی ئینقلابیدا دەروا بە ڕۆڕوخان و ئەو پرۆسەی ئینقلابیش لە هەمان کاتدا جەریان و پرۆسەی شکلگرتنی ئالتەرناتیوێکی ئینقلابیە یا زەعیف دەبێ بەڵام هێزی رادیکال و پێشڕەوی و جامعە دەرفەتەکان لە دەست دەدا ناتوانێت فرسەتەکان بەدەست بێنێ و جمهوری ئیسلامی زەعیف دەبێت تا بالاخره بە شێوەی لە شێوەکان دەڕوخێ جمهوری ئیسلامی بە هەزار شێوە ممکنە بڕوخێ کودتایەک بێت بەڵایەکیان بەسەر بێ هەرچی بەڵام بە شێوەی لە شێوەکان ئەگەر جمهوری ئیسلامی یعنی خارج لە ڕەوتی گەشەکردنی ئینقلاب بڕوخێ کوردستان سەرنوشتێکی جیاواز پێدا دەکات ئەگەر بە ئینقلاب بڕوخێ ئینقلابی وەکو ساڵی 57 ئێمە دەچینەوە شرایەتی ساڵی 57 و 58 سەرۆگەرنێک بانتر بە تەجروبەتر بە تواناتر بە خەڵکێکی زۆر وشیارتر ئەوە ئەگەر لەو پرۆسەوە لەبەرەوە دەتوانێت ئومێدوار کننده بێ و دەتوانین بالاخره خۆمان بگرینەوە لە بەرابەر حتا ئەگەر ارتجاعێکیش بێتە سەرکار ئەگەر خۆین بەرەی کرێکاری و چەم لە ئێران بێنە سەرکار ئەوە هەر نووری ئەلا نور ئێمە لەگەڵ ئەو جەبهەیە تێکەڵاو دەبین و ژیان و ئایندەی خەڵکی کوردستانیش گرێت دەدێ بە ژیان و ئایندەی کرێکارانی سەرکەوتوو لە ئێران بۆ هەر کام لەو حاڵەتانە ئێمە دەبێت ئامادەگیمان هەبێ ئەگەر وەزعێتیشی مەتروو پێش هات ئەوە خۆ معلومە ئێمە ئینقلاب کراوە شار زۆر معلومە سەناریۆکە خەڵکی شارێک ڕاپەڕیون مانجێکە 15 ڕۆژە 20 ڕۆژە مانجێکە 2 مانگە لە حاڵی ڕاپەڕین و ئۆدان ئەخ دەبێت ئیداری ئوموری خۆیان بکەن خۆ دەبێت چێ ئیداریان کە ئەو بالاخره چێ ئەمنیەت تەمینکە چێ ئەو مثلەن ئەو بەرق تەمینکە چێ پاکوخاوێنی کوچە کۆڵان تەمینکە دەبێت فکرێک بۆ بکەنەوەی تر
بتوري التبعي هر كسر لما الخوي دس بدك أيتر حد أقل لقارك خوي دس بدك هو طبيعي ده بروسي قشكردني انقلاب ده حشرات انقلابي ده خلك محلك لكونه خوب وإداري أمور محلي خوان بو أمنيتي بو دابي كنين يازر رجاني خوان وهنا وين ما بيد عليه شورى ده شورى وحاكمية خلقه حاكمية خلق خوانه هو أول ورده شكل دقريو وهم حزب سياسي مسؤول تمكيني فيهم كاتون حزب سياسي زاري قال أو خلق هاد بنارو ناتو أن لدجي برجوان كان عشكرا إقدامك كوايا أجر انقلاب لإيران روبدا وشرائط انقلابي بتبيش وكل كردستان تابعي وشرائط تبيه بخيراي شركاء محلات وبنككان محلات وشراء شاركان هذا كل التجربة هم زي قاعد يومنا شكل دقري وصار خل داو 2000 اللي بسردي وشرايانا شكل شيء أساسي حاكمية سراسري بيجدين يا بيجنانن أو مربوطة بتوازن قواي بيني إذا تفراسي جامع أو 2000 سنة ذكري بلام اگر بو شرایطی که دیکه نامطلوب که مطلوبی ایمنی پیش هات ایما او جزئی او کسانانی کبلین چونکه وضعیتك با آرزوی ایمن نشوته پیشه ایمن زاری خو حافظ و نوبه مانی تاوت جیلکه ایمن لکردستان نتوانی او خلق بزیار خو من بشی کیلو خلقه نتوانی بزیاری نتوانی محاضرت کی نتوانی برای مرویش نزاره تا دوره چیلیکه اول سنتی کوالو لا آموزش و فرهنگ کتی دبار هاتوین تاسا و ناتو بس تبي هول بدين بحد أقل تلفات خلق لو بزرقايش لو مانعش تيبركي تا وقتك شرائطي مطلوب وأنش أما هذا قرأته همو هول خانية من الأساسه هرأوي دمان جوج من نفوذنا كاتنا رئيس كان دمان تناقضاتنا وحزب السياسي كان تشديدنا دمان اختلافات مثلا اختلافات قلوان لساو اختلاف قد من فرعي بيتوا لزمانی تبلیغ ما لحسان دانش ما لهاوکاری ما لهموارده رنگ ذاته بو اوی که بتوانین بو خرابترین حالتیش اما آمادگی من به کردستان نکینم مثلا جگای و عراق هر گوشه بدست کسی کوی یا جگای و لیبی هر گوشه بدست کسی کوی دلما خوش به بو که گویا گوشه چی بدست دیموه إما أو بوهم مطلوب نيم مقوشي شيء بدس خمانه وببلام خلق خدي كهمي وكل بي وكشون كان ديك رجال شيء نأمن لك بدبار دبشي كوايا خما بمسؤول لزانين هر الاستوى موقع تداهين أو توانايا مان هي أو إرادة مان أو تجربة مان هي كخما لجاوشيني هذا شيء مسؤول برامبر بإدارة كل جامعة دابيني ونعلم حتما هم يوم إداري لكن بلام دبي خما لو اعتداء ببينين تابتوانين بيشي سيناريو خراب بقري من أزيش كم يوم زور سپاس بۆ هاوڕێبرایمی عەلیزادە و ماندوو لەبەرنێوە شاڕیان